لە سەرتاسەری کۆماری ئیسلامی ئێران ئاهەنگ و مەراسیمەکانی تایبەت بە چلەمین ساڵیادی شۆڕشی ئیسلامی ئێران بەڕێوەچوون. لە سەدان شار و شارۆچکەی ئێران خەڵکی بۆ یادکردنەوەی شۆڕشیە وڵاتە ڕژانە سەر شەقامەکان و دروشمیان دژی ئەمریکا و ئیسرائیل و دژمنانی وڵاتەکەیان بەرز کردەوە. گەورەترین مەراسیم و ئاهەنگی ساڵیادی شۆڕشی ئیسلامی ئێران لە مەیدانی ئازادی شاری تارانی پایتەخت بەڕێوەچوو. کاتێدا گەورە بەرپرسانی سیاسی و سەربازی و جەماوەرێکی زۆر بەشداریان کرد. بە پێی میدیا ئێرانیەکان 6500 ڕۆژنامەنووس و 200 کەسایەتی سیاسی و ئاینی وەرشی لە وڵاتی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و ئێرلەندا و فەنزوێر لە وڵاتانی دیکەوە بەشداریان لە مەراسیمەکەدا کردووە. لە چوارچێوەی یادکردنەوەی چلەمین ساڵیادی شۆڕشی ئیسلامی ئێران بەشێک لە موشەکە بالیستیەکانی ئەو وڵاتە نمایش کران، لەوانە موشەکەکانی قەدەر و قیام و زولفەقار. لە مەراسیمەکەی مەیدانی ئازادی تارانی پایتەختیش حەسەن ڕۆحانی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران وتارێکی پێشکەش کرد و تێیدا وتی لە کاتێکدا لە ژێر گەمارۆکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچەکە یادی شۆڕش دەکەنەوە، بەشداریکردنی گەلەکەیان لە یادەکەدا نیشانەی ئەوەیە کە پیلانەکان شکستیان هێناوە. ڕۆحانی سەبارەت بەو فشارانەی خراونەتە سەر وڵاتەکەی بۆ ڕاگررتنی بەرنامە موشەکیەکانی جەختی لەوە کردەوە. ئێران بۆ بەرهەمێنانی موشەکی زرێپۆشکێن و پێداویستی بەرگری و سەرجەم موشەکە پێشکەوتوەکانی دیکە مۆڵەتی لە کەس وەرنەگرتووە و لەمەوەی دوایش بەردەوام دەبێت و مۆڵەت لە هیچ کەسێک وەرناگرێت. شما ببینید در عرض این سەرۆکۆماری ئێران ئاماژەی بە پێشکەوتنە سەربازیەکانی وڵاتەکەی کردو، وتی پێشتر لە سەدا 5 چەکەکان لە ئێران بەرهەم دێنران و لە سەدا 95 لە دەرەوە هاوردە دەکەن، بەڵام ئێستا لە سەدا 85 چەک لە ناوخۆدا بەرهەم دێن و ئەوەش بەشی سوپاکیان دەکات. موشکی با برد پروازی هەروەها ئەوەشی خستە ڕوو دانیشتوانی ئێران بە ڕێژەی لە سەدا 128 زیادی کردووە و لە 36 ملیۆن کەسەوە گەیشتووەتە 82 ملیۆن. ئەوەش ڕێژەیەکی بەرچاوی زیادکردنی دانیشتوانە. چەند ساڵ لەمەوبەر و لە ساڵی 1979 خەڵکی ئێران بە سەرکردایەتی ئایەتوڵڵا خومەینی ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران دژی ڕژێمی پەهلەویە وڵاتە ڕاپەڕین و کۆتاییان بە دەسەڵاتی محەممەد ڕەزا شا و بنەماڵەکەی هێنا.